سلااوڕێز بەخێر هاتی بۆ وانای بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 7 لە لاپەڕە 7 گەیشتینە پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پێداچوونەوە و ئامادەبوون چێوە و ڕووبەر بدۆزەوە لە ڕاهێنانی 56 تا 58. ئەگەر تەماشای ئەو سێ ڕاهێنانە بکەین دەبینین سێ شێوە هێڵچێش کراوە، سێ شێوە دروست کراوە، بەڵام تۆزە کەم و کوڕی لەو سێ پرسیارەی هەیە لەبەر ئەوەی نەنووسرایە ئەو شێوانە شێوەی چنە، نەنووسرایە چوار گۆشەنە، سێ گۆشەنە، یان لاکێشەنە، یان بازنەیە چییە، چونکە مەرج نییە هەر شتێک ئەگەر چار لای هەبوو ئاوا چوار گۆشە بی، هەتا ئەگەر ئەو لایەی بەقەد ئەو لایەش بوو هەر مەرج نییە چوار گۆشە بی، دەبوایە یان بنووسرا بە چوار گۆشەیە یان لێرانە هێمای گۆشەی پلە 90 دروست کرابە کە ئەوە هێمایەکەیتی کە ئەو گۆشانە 90 پلەن، بەڵام نەکرایە. لێرەش هەروەتر دەبا بکرابە بنووسرا بە ئەوە 90 پلەیە، لێرەش هەر ئەوە دەبا ئەوها نووسرابە، بەڵام نەنووسرایە کەم و کوڕیەک هەیە. هەرچەندە و کەم و کوڕی هەیە ئەمن وادای دەنێم کە شێوە یەکەم چوار گۆشەیە، لەبەرەوەی کە لێرە 12 سانتیمە لێرەش 12 و بە چاو بە چار گۆشەی دەچی، بەڵام بەخۆی نابی بە چاو تەماشای شتی بکەین، دەبی ڕوونکردنەوە کرابە هەر چۆنەک بی. ئێستا دەچین دەبینین چوار گۆشەکمان هەیە، ئاوا چوار لای هەیە، هەموو لایەکانی وەک یەکن، لێرە 12 کەواتە ئێرەش هەر 12، ئێرە 12 کەواتە ئەو لایەش هەر 12ە، هەر چار لایەکان ئەوە، ئەو لایە 12 سانتیمەترە، ئەو لایە 12 سانتیمەترە، ئەو لایە 12 سانتیمەترە، ئەو لایەش 12 سانتیمەتر، هەر چار لا 12 سانتیمەترن، هەر یەکەیان. لە کاتی دۆزینەوەی چێوە واتە ئایا ئەو چوار لایە سەرجەمیان دەکاتە چەند، سەرجەمی هەر چوار لا چێوە دەکاتە سەرجەمی چوار لا ئەو لایەنە کە چوار لای هەیە، کاتە دەکاتە 12 کۆ 12 کۆ 12 کۆ 12 یان دەتوانین بڵێین 12 جاران 4 کە دەکاتە 48. ئێستا زانیمان چێوەی ئەو چوار گۆشەیە دەکاتە 48، چێوەکەی 48 واتە ئەو لایەنە کە هەر چارمان کۆ کردەوە. ئێستا ڕووبەرەکەی، ڕووبەری چوار گۆشە یاسایەکەی چییە؟ درێژی لایەک جاران، ببینە سەرنج بدە خوێندکاری ژیر، ئەو جارەی جاران لا، ئەو لایە جاران ئەو لایە نەک کۆ، کاتە 12 جاران 12 12 جاران 12 دەکاتە 144 سانتیمەتری چوار گۆشە یان سانتیمەتری 2 جا. ئێستا ڕووبەرەکەش دیترایەوەش ڕووبەری ئەو چوار گۆشەیە کە دەکاتە 144، چێوەکەشی دەکاتە 48 سانتیمەتر. گەڕێنەوە لای ڕاهێنانەکان، ڕاهێنانی 57 سێ گۆشەیەک هەیە، درێژی لایەکی 9 سانتیمە، لایەکەی دی 12، لایەکەی دیشی 15 سانتیم. لە کاتی دیتنەوەی چێوە هەر سێ لایەکان کۆ دەکەینەوە، ئەو لایە سەوزە 15 سانتیم، لایە زەردەکە 12 سانتیم، لایە سۆرەکەش لێرە 9 سانتیمەتر. چێوەکەی کو دەردەینین هەر سێ لایەکان کۆ دەکەینەوە، چێوەی سێ گۆشە دەکاتە سەرجەمی هەر سێ لایەکان، 15 کۆ 9 کۆ 12 دەکاتە 36 سانتیمەتر.
ڕووبەری سێگۆشە تۆزێک ڕەنگە ئاسان نەبی. ڕووبەری سێگۆشە دەکاتە نیوەی بنکە جاران بەرزی، بەڵام کامە بنکەیە و کامە بەرزیە لە مابەینی بنکە و بەرزی هەمیشە دەبی گۆشەیەکی 90 پلەیی هەبی. ناتوانین بڵێن ئەوە بنکەیە و ئەوەش بەرزیە ئەو سەوزە، چونکە گۆشەی 90 پلەیی نییە، بەڵام دەتوانین بڵێن ئەو 9 بنکەیە ئەو 12 بەرزیە، یان ئەو 12 بنکەیە ئەو 9 بەرزیە، هیچ جیاوازی نییە. کاتە نیوەی بنکە جاران بەرزی، یان نیوەی بەرزی جاران بنکە، یان بنکە جاران بەرزی دابەشدوو، هەر یەک شتە، ئەویش هەر ڕاستە. بنکە جاران بەرزی دابەشدوو، ئەویش هەر ڕاستە. کەواتە 9 جاران 12 دابەشدوو، وەڵامەکە دەبیتە 54 سانتیمەتر دووجا، یان سانتیمەتر چوارگۆشە. ئەو پرسیارەش تەواو. چینە لای ڕاهێنانی 58. ئەو شێوەیە شێوەی لاکێشەیە. ئەگەر بەهات بە لێرە ئەو گۆشەیە 90 پلەیە دروست کرابە، بەڵام وا دەڵێم کە گریمان کە ئەوە لاکێشەیە، گریمان لاکێشەیە. چێوەی لاکێشە وەک چێوەی چوارگۆشە دەکاتە سەرجەمی هەر چوار لایەکان، دوو لا وەک یەکە، دوو لایەکەی دیش وەک یەکە. دەتوانین بڵێن چێوەی لاکێشە دەکاتە بنکە کۆ بنکە کۆ بەرزی کۆ بەرزی دووجار، کەواتە 3 کۆ 3 کۆش دا کۆ دا دەکاتە 26 سانتیمەتر. ڕووبەری لاکێشە تەنیا دەکاتە بنکە جاران بەرزی، واتە 3 جاران دا، 3 جاران دەکا 30 سانتیمەتر دووجا، یان سانتیمەتر چوارگۆشە. ئەوە تەواو بووین لە چێوە و ڕووبەر. ئێستا دەینە لای پرسیاری 59. پرسیاری 59. نارین 60 دانە سێو و ئەنەناسی کڕی. ژمارەی سێوەکان دەرزەنێک زیاتر بوو لە ژمارەی ئەنەناسەکان. چەند سێوی کڕیوە؟ چەند سێوی کڕیوە؟ نارین 60 دانە سێو و ئەناناسی کڕی. 60 دانە بە هەردووچی 60 دانە. ئەوە سێوەکان، ئەوەش ئەناناسەکان، هەردووچیان سێو و ئەنەناس بەیەکەوە 60 بوون، هەمووی 60 بوو، سێوەکان و ئەناناسەکان. بەڵام سێوەکان بە دەرزەنێک زیاتر بوون لە ئەناناسەکان. یەکەم دەبزانین 1 دەرزن دەکاتە چەند؟ 1 دەرزن دەکاتە 12، واتە دەرزن دەکاتە 12 دانە. ئەگەر شێستەکەی بینین 12ی لێ کەمکەینەوە بزانین بێجگە لە 12کەی سێو و ئەناناسەکان دەبی وەک یەک بن، کەواتە ئەگەر 12کە دەربینین 48 دەمینێتەوە، 48ی دابەشی دوویکەین، ژمارەی ئەناناسەکان دەردەچی، 48 دابەش دوو دەکا 24، زانیمان ئەناناسەکان 24ن، پاشان دەزانین سێوەکەش بە 12 لە ئەناناسی زۆرترە، کەواتە 12 کۆ 24 لێرە سێوەکان 38ن، 36 ببوورە، سێوەکان 36 دانەیە. ژمارەی سێوەکان 36 دانەیە. ژمارەی سێوەکان 36 سێوە. ئێستا گەیشتینە ڕاهێنانی 60. سەرکەوت، لێرە بخینەوە، سەرکەوت و ڕزگار لە هەمان کاتدا دەستیان بەکار کرد. سەرکەوت 50 خولەک کاری کرد و ڕزگار 1 کاژێر و 1 لەسەر 4 کاژێر کاری کرد.
کاتی کارکردنی ڕزگار چەند زیاتر بوو لە کاتی کارکردنی سەرکەوت. دوو کەس ڕزگار و سەرکەوت ئیشی دەکەن، لە یەک کات دەستیان بەکار کرد. سەرکەوت 50 خولەک کار دەکا، ڕزگار 1 لەسەر 4 کاتژمێر کار دەکا. بەخۆی دەبا نووسرا بە کاتژێر ئەوەی ڕاستی بی، چونکە کاتژمێر بەس کاتی دەژمێری و کاتژێریش کە کاتژمێرەکە کاتژێرەکان شەو و ڕۆژ 24 کاتژێرە و ئاوا. کاتی کارکردنی ڕزگار چەند زیاتر بوو لە کارکردنی سەرکەوت. ئێستا ڕزگار ڕەنگە زیاتر کاری کردووی، بەس بزانین چەند زیاترە. تەماشاکەین ئەوە کاتژمێرەکەیە، ئەو میلەیان، ئەو پیلەیان، ئەو تیرە سۆرە کە خولەکی دەژمێری، ئەوە کە سوڕایەوە یەکجار هەتا بگاتەوە جێی خۆی بە سەعاتێکی دەسوڕێتەوە. ئەو کاتژێر ئەو بە سەعاتێک دەورەی هەمووی ئێرانە دەگەڕێتەوە جێی خۆی بە 1 کاتژێر، 1 سەعات 1 کاتژێر. کە لێرەیە بێتە لەسەر ئەو 12 کە بێتە سەر 3 دەکاتە 1 چارەک، 1 لەسەر 4 واتە 1 لەسەر 4 کاتژێر چەند خولەکە؟ دەبی بکاتە 15 خولەک، چونکە ئەوی دیکە ناچیتەوە جێی خۆی. زەحمەتە بزانین بەرەبەرە ئەوە لە جێی خۆی بوو. کاتە ئەو خولەک ژمێرە سۆرە کە لەسەر 12 ئەگەر بۆ وێنە بێتە سەر ئەو 3ە دەکاتە 1 چارەکە کاتژێر. 1 چارەکە کاتژێر، 1 کاتژێر دەکاتە 60 خولەک. 1 چارەکە کاتژێریش دەکاتە 15 خولەک. ڕزگار 1 کاتژێری تەواو و 1 لەسەر 4 ئیشی کرد، کەواتە 60 کۆ دەکەینەوە لەگەڵ 15 دەکاتە 75 خولەک کاری کرد. سەرکەوتیش 50 خولەک کاری کرد. بزانین چەند زیاترە؟ 75 50 لێ بڕوە 25 خولەک زیاترە. 25 خولەک زیاتر کاری کرد. 25 خولەک ڕزگار زیاتر کاری کرد لە سەرکەوت. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەی داهاتوو هەر بژیت.